ورنمجي هلا ورنمجي ورنمجي خێراکێکی گەرمی سەرجەمیانە بەڕێزەکانەکەینی بەتایبەتی مامۆستای گەورەی هونەری کوردی مامۆستا کەریم کابان کە ئەژی شێشە شەرەفێکی گەورە بووکە ئەم کۆمەڵی بووە حەزەکەین ئەگەر نمایشێکی هەڵپەرشی کوردستان بۆ بکەین بە ناوی لبرسای کمیته کسبکاران کاک شیخ فتاحو کاک دکتۆر ڕێهێڵدا داوەندی ڕێکخراو دیموکراتیەکانی سلێمانی و سەرجەم کە بتوانی بێتمان خزمەتێک بە هونەری میلی کوردی بکەین ئەوشی هەندێک لەوێنە ئەرشیفەکانمان پێم بەم دیوارانەیە ئەمان نووسیوە لە ساڵی 84 ئێمە ئیشمان کردووە بەڵام وەکو ئێستا نەماتوانین خۆمان ڕێک بخەینەوە خۆشبەختانە لە مەڵبەندی ڕێکخستنی سلێمانی و دەستمان پێکرد لەسەر دەستی کاک حەمید نەرگس کە ئێستا زۆر بەداخەوە خۆتانزان نەخۆشە ژیان لە خزمەتدانە بوو کاک میدیا حسێن کاک زایە جەلال چەند هونەرمەندێکی کرد بە مەبەستی کۆمەڵە بازبات بۆ هونەری مۆدێرن و بۆ ئەوانکی بەڵام داوڵاتی ئێمە پێچەوانە بووە ئەم هونەرمەندە میدانی کە ئێستا لێرەیان مافەکانیان زۆر بە عالمی ئاشکرا پێشێ دەکرێت لە ئامێری دیجە کە بەرهەمەکانیان ئەفرۆشێتەوە خۆیان ناوە سێری دیجە و لە نێشتنی زەوتکردنی مافەکانیان و خۆی بتوانین لێرە خولی ڕۆشنبیریان بۆ بکەینەوە بۆ ناساندنی کولتور و مەقاماتی ڕستەی نەتەوەکەمان چەند پرسپێک لێرە ئامادەیە من کەوتتان بۆ دەخوازین ئێمەش بە ناوی ئەندامانی دەستەی باڵای سەنتەی ڕۆشنبیری عەشیرەتی گۆران و پیرۆزبای گەرم ئاراستەی سەرنەتی هونەری کوردی لەگەڵ ڕێزدا سەنتەی ڕۆشنبیری گۆران بەڕاستی من نامەیە کات لە بەڕێزان بەرم لەوا چێک کاتەکان داوا لە بەڕێز کاک فەهمی بورهانەکەم بەڕاستی ئەو ڕۆڵی سەرەکیە بۆ لە دروستکردنی ئەم کۆمەڵەیەماندا هەدامەزانیم کۆمەڵە هیوادار
فرقاي زامتان خزنستي لا برداي ذن ضلياي آي درقيستاي يا اخوة وش بخير بين بدو لا الله يتيجاب رحنا لسرين ابو لا والله خذ ما فليش بدو لا بريك كنت انا ان شاء الله ان شاء الله ما خركتها سركوتوه بيو لا مو كذا پێشکەوتووە بنی ئەتوانم بڵم ئاماجەکردنەوەی ئەم کۆمەڵەی و دامەزرانی لە دوو خاڵی زۆر سەرچیا خۆی بینێتەوە. یەکەمیان داکۆشیکردن و خەباتکردن بۆ دەستەبەرکردنی مافەکانی هونەرمەندە میلەکان کە هەستەکەین پەرەست خراون و تا ئێستا لەلایەن ڕێکخراوە هونەریەکانەوەی چیان بۆ نەکراوە. دووەمیشیان لەوەیە خۆی بینێتەوە کە بتوانین زۆرترین خزمەت بە هونەرمەندە میلەکان بکەین بەکردنەوەی ستۆدیۆیەک بۆیان بۆی خزمەتکردنیان و هەروەها کردنەوەی خولی ڕۆشنبیری و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان لە ڕووی فێرکردنیان بە مەقامە ڕەسەنەکان و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری مۆسیقی و هونەریان لەسەر جەمبوارەکانە. سپاس. خلي حميلي گۆرانی قەتاری کوردیانە بوو ئازیز سەورەکەی ڕەحمەت مەسەلە ئەمە دوو کۆپ لە بوو ئاز من دەنگم بەرامبەر بە مەحموو بوو فەقەر ڕەشۆل دەنگی خەبەتر بوو لێمە گۆرانەکەی ئەو ساش باوی بوو ئازیزەی ئای بەرێکەوەی ئاو دەرکە شياي رشمال واضمان لها وراي أني يا جمال صلاة والسلام
چای شرم باب مرم لیل خبردار کنه آی که زای گلا من جانایا چلا شامایا که زایا من هاوریا چلا شامایا ای بیبرین بابا وی هاوریا ری بیکارا جان 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 عزیزا کام سرجانی شیرین داوان با قربان تکایم سرجانی شیرین آور با قربان تکام بغیری ئەوە برایەکم هەبوو گۆرانی بێژ بوو مقامی کەمە بوو دەوری فارسیەکانی ئێران لەبەرەوەی قەوانم هەبوو ئەمە قەتاری کوردی قەتاری خاوکەر و شتی شێ مەسەلە جیای لەگەڵ ئەوە قەزی قەتاری خاوکەر ئەوە عەزیزاری ئەوە گەرمیانیە بەڵام ئەمەی ئێمە لە سلەیمانیە کوردەواریە ناوچەی سلێمانیەک یەکسەر گۆرانیەکە لە سلەیمانیە وتراوە ئیتر لە ئەحەی ناسرەوە مقامی سەفەری شەر ئەحەی ناسر هەر ئەحەی ناسر وتوێتی و مەحین وتوێتی لەگەڵ خوا ئەفریقا برای مەحموودی تۆفیق قار خاڵە عوسمان هیچ بەسەراتێکی ئەوە ئەحەی ناسرە و لانیە بەڕەحمەت بێت چکە باسیەکەن کە هونەرمەندێکی زۆر لێ هاتوو بە توانە و بە شەخسیەتیش بارە وەڵا بەسەرهاتێکیان بۆ گێڕاومەتەوە بەڵێ من لە ساڵی 1955 لە قەیسەری مەزادخانەکە قەیسەریەکی ڕووخاو بوو قەیسەری حاجی حەسەنیان پێ بوو من ئوتوسێتیمە کرد لەوێ ئێواران ئەمامەوە ئوتومە کرد و تر ئەمامەوانی یعنی مەسەلە وەختم ئەبردەسەر حەقە گۆرانیم ئەگوو بەدەم ئوتۆکەوە پیاوێکیش لەو بەرمەوە بوو وەستا عەبدوڵای ناو بوو ئێوارەیەکیان مەقامێکی مخالیفی سەبانگ و کە ئەو سەردەمە ئەوان توانە بە دەنگی بەرز یعنی ئەو مەقامی مخالیفی سەبایە لە پرێکا بۆی هەڵەسی شەوێک لەیلا بە مەجنون